ئێمە هەر لە ئەم شەوە لە کاتژمێردەوە تیمەکانمان تا نزیکی سەعات 1:30 و 2 شەو سەرجەم ئەو مەنۆڵانی کە هەیە سەرەکانیمان هەڵنایەوە بۆ ئەوی لافاوەکەی پێشوو دووبارە نەبێتەوە بۆی بتوانین چۆن ڕێگری لە کەمی لافاوەکە بکەین بەسەر شەقام و جادەکانە زۆربەی ئەو مەنۆڵانە سەرەکانیمان هەڵلایەوە لەگەڵەوەشە ئاگاداریمان بۆ هاوڵاتیان کرد کە ئاگایان لە مەنۆڵەکان بێت چکە ئەو مەنۆڵانە بۆ حاڵەتی تەواریە ئێمە خۆی باراناومان هەیە بەڵام باراناوەکان لە کاتی بارانی زۆرە سەحبی هەموو ئاوەکە ناکات پێویستە بۆ حاڵەتی تەواری سەری مەنۆڵەکان هەڵبدرێتەوە بەڵام بەپی ڕێنمایی پێویستە هاوڵاتیان ئاگیان لە مەنۆڵەکان بێت یاخو سیارە نەکەوێتە ناو مەنۆڵەکانەوە لەبەرەوەی تقریبا مەنۆڵی وهەیە مەتر بە مەترە بە شێوەیەکی بازنەیی ئەگەر بێت و شۆفێریان یاخو هاوڵاتیان ئاگیان لە خۆیان نەبێ پێوی لەوانەیە حاڵەتی نەخوازرا و ڕووبا بکەونە ناو چاڵەکانەوە بۆی ئەوەی شەو نەمانتوانی تەواوی بکەین ئەمڕۆ بەردەوامین بە ئێستەوە جێ خۆیەتی لێرەوە کە زۆر سپاسی ئەو هاوڵاتیانەی شاری هەڵەبجێ خۆشەویست بکەین کە خاوەنی شۆفڵ و گرێدەر و گەڵابە و دەقاقن هەر هەمویان لە سعات ئەم شەو تا 2 شەو پەیوەندیان پێوە کردوین هەر حاڵەتێکی نەخوازەوە ئێستاش هاوڵاتێک شۆفڵەکەی هێناوە بە دەقاقەوە لە بەردەم شارەوانیە وەستانوێتی ژمارەی تەلەفۆنی لەسرە هەر حاڵەتێکی نەخوازرا و ڕوویا پەیوەندی پێوە بکەین